ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین بۆ بانگەشەی چەند کەسایەتیەک و گروپێک بۆ دابەشکردنی باشووری کوردستان بۆ سەر دوو هەرێمی سربەخۆ. ئەم جۆرە بانگەشانە لەلایەن خەڵکی کوردستانەوە چۆن پێشوازی لێ دەکرێت لە ڕووی یاسایی و ئابووری و جوگرافی و ملیەوە چۆن ئەم بانگەشەیە تاوتوێ دەکرێت. لەگەڵمان بن بە دوواداچوونی ورد لەسەر ئەم پرسە دەکەن. ئێستا هەندێک سەرکردە زۆر بە ئاسانی دەڵێن ئەگەر ئێمە سازان نەکەین لەگەڵ فلانە حەزب بڕیار دەدەین باشووری کوردستان دابەشی سەردوو ئیدارە ببێت. ئەوە هیچ چیان لە دەستەخۆیان نییە، ئەوەی وا دەڵێ هیچی لە دەستەخۆی نییە وڵاتانە. یعنی ئەمە قسەی بێگانەیە؟ ئەم بێگانەیە، لە دەستەخوات نییە. یعنی ئامانجی ئێستا من برێم پارتیم تو هێچێتی، ئێستاش ناو خەڵکی مە دەرێ تو هێچێتیت. ئەوە نییە، ئەمە کوردی لە کوردستان ئاژی. کورد هەر چوار پارچە کوردستان کوردە، ئەمە کوردی. باشە تۆ وەکو کوردێک خەڵکی هەولێری وانێ ڕازی دەبی حزبەکان وا بکەن خەڵکی سلێمانی و هەولێر لێک جیاکەن. ئەگەر بەدەستم بینا، ئەگەر بەدەستم بینا، بەس ئەوان دەیانەوێت تەفریقەی بەوەی شیعە و سوننەی تەفریقەی بکەنە ناوێک دی. شیعە و سوننە یەکێتی پارتی، هەولێر سلێمانی. باشە پێت وایە ئەمە لە خزمەتی خەڵکی کوردستان هیچ ئیشێکیان لە خزمەتی خەڵکی کوردستان نەکردووە تا ئێستاکەش 27 ساڵە. ئەو کەسانی کە باسی دوو ئیدارەیی دەکەن پێت وایە کورد بن؟ نە، لە بەرژەوەندی کوردیان و کوردشتنی کوردنی نا کوردنی. دەڵێن کورد چەند ساڵە باجی ئەوە دەدا کە کوردستان دابەشی سەر چوار پارچە بووە. ئێستا مافی حزبە کوردیەکانە بیانەوە هەر کاتێک ڕێک نەکەون ینی باشووری کوردستان دابەشکەن ئەوە مافی ئەوانەیە؟ نا مافیوان نییە، بەس هەر لە کۆنەوە کورد هەر ئەوها لێ ڕاهاتووە. قبول دەکەیەوە؟ ناوەڵڵا کەس هەر عەزیش ناکە، عەزیشی بەو شتەنە. ئێستامان هەمومان برادەری لەگەر یەکدی داینە، هەمومان ئەگەر پار پشتی یەکدی نەکەین ئەو برادرایەتیات سەرکەوتو نابی، بەس یعنی برایەتیە سەرکەوتو نابی. بەرام ئەمە یەکدیمان قبول نییە هیچ کاتەچی. هەرواش لێ ڕاهاتووینە لە قەدیمەوە شاد و باب و باپیرانمان هەروە. ئەمە حزبەکانە یان حزبەکان وا دەکەن. باشە ئەو بێدەنگیەی خەڵکە بۆچی دەگەڕێنیتەوە؟ ینی کەسێک بەرپرسێکە سەرکردەیەکە لە حزبێک بە ئاسانی ئەو کەسە زایسی ئەڵێ بەیانەیەکە هەچی بکەم ئەم گرن ئەشکەنجە مەدەن، ئەوەی مەسەلەکە. یانی ترسە؟ بێم لە ترسە، ئەگە ترس نەبێ و خەڵکە بەو شێوازە سەرکوت نابێت. پێت وایە ئەو کەسانەی کە باسی دوو ئیدارەیی دەکەن بەڵێ دەیانەوێ خزمەتی بەرژەوەندی گشتی بکەن یان بەرژەوەندی خۆیانە بەرژەوەندی خۆیانە قەت بەرژەوەندی گشتی نییە. بەرژەوەندی گشتی بێت چکەم لەوری تۆ خێر سەری فەقیر و فوقەرا بکە، تو نابێت سەری دەوڵەمەندکەی. ئەگە فەقیر و فوقەراکە کابرا ڕۆژانەکە 10,000 دەستکەوێ مەمنونیە خۆیە وایەنە، بەس ئەیەکە بژێوی ژیانەکە دەرنەکات وایەنە زەحمەتە. باشە کەسێ خیانەت بکات، خیانەتێک بکات لە نیشتیمانەکەت، لە خاکەکەت، لە نەتەوەکەت ئەزای چۆنە کابرا خیانەتی کرد ئەبێ ئەمە کوردین ئەوێ پشتی یەکتری بگرین، ئەگە پشتی یەکتری نەگرین زەرەرمانە. لە هەر شوێنێک لە هەر وڵاتێک باسی دابەشبوونی وڵاتەکە بکرێ ئەو کەسە دەدرێت بە دادگا و پێیان وایە ئەو کەسە تاوانێکی گەورە دروست دەکات. بەڵام لە کوردستان هەندێک جار زۆر بە ئاسایی خەڵکێک هەیە باسی دوو ئیدارەیی دەکات دابەشبوونی کوردستان دەکات. پێت وایە ئەمە دەبێت لێ قبول بکرێت؟ وڵڵاهی نابێت لێ قبول بکرێ، بەڵام دەبێت بزانی سەبەبەکەشی چییە بۆ داوا دەکات. بۆ داوا زەوە لەو کەسانە پرساوانەی داوا دەکات. باشە تێگەیشتین تۆ چییە؟ ئەمە لە خزمەتی کوردستان ئەم داواکاریە؟ پێم وایە هەندێک سەبەبی هەیە، دەبێت سەبەبی هەیە. خزمەتی خەڵکی کوردستان؟ نەخێر تەمان دابەشبوونی کوردستان خەڵک دەیخوازێ؟ بەعام نە، ینی ئەوەی کورد بێنە بەتاوانی دەزانی یان بەتاوانی نازانی، ینی جیاوازی لێنەوە کەسێکی سلێمانی و هەولێر بکرێت بۆ وەڵام من بۆ خۆم شەخسی قەت فەرقی پێ ناکەم سلێمانی و هەولێر و بە شاوانی دانەوە فەرقە دروست بکەن لە خزمەتی خەڵک ئیش دەکەن. کاکە هەندێک شتەیە ینی محیتی جوغرافی کوردستان دەزانی ینی کوردستان کاکە ئەترافی هەموو دژمنە، یعنی ئەمە پلانی دوژمنان. تەبعەن کابرایەکی کوردم زۆر حەز دەکەم مەسەلەن کوردستان دابەشکری ئەگەر باگراونێکی
دژمنکارانە لە پشتە مۆزوعانە بێت. پێ دوایە مافی حزبە بڕیار بدا باشووری کوردستان دابش بێ نەخێر ئەی مافی چێە ینی چۆن حەق بۆ خۆیان دەدەن باز بکەن هاي حقا چییە ئەخر پێک بێن باشتر نەک بتە دوو ئیدارەی ئەوە باشنە لەو کوردستان دوو ئیدارەی بیت کە پێکۆ بن باشترە ئەوانەیە ئەو قسە دەکەن دەڵێن لە قازانجی ئەو ناوچەیە کە ئێمە دەستەڵاتمانەیە بۆیە داوای دوو ئیدارەیی دەکەن نەخێوان نییە لە قانزان زێواندانە پێک بێن باشتر هەردوو لەو چیەک بن هەردوو لا کورد نییە باشە. بتە دوو ئیدارەی دەبیتن غەرەتە غەرەتە دوو ئیدارێگە لە پێ غەرەت دوایە تاوانە بەرێت تاوانە زۆر هەندێک بەرپرس وسا دەبێژن ئەگەرمە دەگەل ئەو حزبی دن چارەسەرێک چێ نەکەین ڕێکەفتنەك چێ دەکەین لازمە کوردستان باشوور بێتە دابشکردن ئەو ئاخافتن تو چەوا دەبین وەکی کوردێکی باش ئەو ئاخفتن وای کوردەکەنێتەوە پەروەر ئەو ئاخفتن نە ئاخفتنە کوردانە ئەو ئاخفتنە دژمنی کوردانە و دژمنی کوردان دەنەکردن دژمنی کوردان دوپار دەکەن یعنی کورد داغازی کوردان ئەوە کو ناو ماڵاقا da yêgirtî bin yêgirtî pêşveçûna mala Kurdan بانگەشەکردنی دوو ئیدارەی لەلایەن هەندێک کەس بە تایبەت ئەو کەسانە بەرپرسیشن لە نێو حزبەکاندا پێ دوایە مەحاڵەتێکی ئاسایی بێ ئەمە حاڵەتێکی ئاسایی نییە بەڵام حەقا یعنی لە حاشیەی ئەم پرسیارەیە ئەوە ژیا بکەیتەوە کە دوونەوە باسکردنی دوو ئیداری هەیە ئەوەی کە یەکپارچەی خاشی پیرۆزی کوردستانی بۆ مهم نەبێ و لەو ڕوانگەیەوە باسی بکە و خیانەتکردن وایە بەڵام ئەگەریچێک بێزاری خۆی دەربڕێ لەوەی کە بەداخەوە هەتا ئێستا هەندێک لە جونگە سەرچەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست یەکڕیز نییە وێشی نەگرتوتەوە لە داخی ئەوە بێت بڵێ جا هەر بە تەواوەتی بێ بە دوو ئیدارەی باشترەوە مۆزۆشترە بەڵام پێ دوایە دابش بوون بە شێو لە شێوەکان لە خزمەتی بەرژەوەندی گشتی بێت هیچ دابەشبوونێ لە خزمەتی بەرژەوەندی گشتی نییە بەڵام مشکلەکەەوەی کا کامراهنە لەشتی شەیە واقعا ینی ئێمە دابش بووین یعنی دابش بووین ئەبێ ئیش بکەین بۆ یەک بگرینەوە نەک ئەوەی کە ئێستا ئێمە یەکین و نیازمان نەبێ دابش بین ینی ئەو جیاوازیە هەیە باشە چەندە ئەوە ڕاستە بە تایبەت ئەو دوو هێزە سەرچیە بڵێم یەکێتی و پارتی لە کاتێکدا کە دەگەن بە سازان دەڵێن باشووری کوردستان یەکگرتووە لە کاتێکدا کە ناکۆچی حزبی دروست دەبێ ئیتر بەرژەوەندیەکە بەرژەوەندی گشتی بێت یاخود حزبی باس لە دابەشبوون دەکەن ئەمە مافی ئەوان ئەم قسەیە بکەن من وەکو پارتی تەبان لە پێشە باسی خۆمانەکەم ئێمە هیچ حەقی ئەومانی هیچ حیزبێکی سیاسی حەقیەوەی نییە لەبەری بەرژەوەندە باڵەکانی خەڵکی کوردستان لەسەر و حیزبەوە و حیزب وەسیلەیە لەوانەیە ئەمەی کە تۆ ئیسارەیەکەیت یەکێک لە مشکلەکانی باشووری کوردستان ینی هەرێمی کوردستان فعلەن ئەوە بێت ینی هەندێک لایەنی سیاسی حیزبەکەی خۆیان لا پیرۆستر بێت بەرژەوەندی حیزبەکەیان لا گرنگتر بێت هەتا بەرژەوەندی خەڵکو و خاشی کوردستان باشە بەڵام تۆ ئێستا لە هەر شوێنێک کە دامەزراوەی لێ هەبێ باسی دابەشبوون بکات باسی دوو ئیدارەیی بکات ئەو کەسە دەبێت دادگایی بکرێت بەڵام لە کوردستان خەڵکێک دەبینی بەرپرسە و دەژڵێ من بەرژەوەندی گشتی دەپارێزم لە پێناو بەرژەوەندی گشتی باز لە دوو ئیدارەی و دابەشبوونی هەولێر و سلێمانی دەکەن بە آخر بیرە نەچێ ئەمەی کە ئێستا هەیە کە هەندێک جارە بیستین ئێمە بۆ نمونە لەلایەن برادرانەی نیشتیمانی کوردستانە ئەو زیاتر لە مزایدەی سیاسیە چێت یعنی وەکو ئەوەی بەکارهێنانی ئەو کارتی دوو ئیداری وەکو فشار بۆ سەر ئێمە کە هەنێک لەو شتانی کە ئەوان یانوێ ئێمە دانی پیابینی قوڵ بکەین کە بەڕێی من ئەوە شێوەیەکی زۆر غەڵەتە زۆر ترسناکیشە بۆ گەیشتن بە ئامانجی مفاوزات باشە بەڵام تۆ دەڵێ کارتی فشار بەڵێ پێدوانی ڕۆژگارێک لە ڕۆژگارەکان ئەمە ببێت بە واقع چونکە ئەمە بە شێوک لە شێوەکان باسی شتێک دەکرێت کە بەڕاستی خەڵکی کوردستان زۆرینەی ئەوە قوبوڵ ناکە ڕەتی دەکاتەوە ڕاستە بەس کامەران بیرە نەچێت کە ئێمە لە جزیرەیەکی داخراوە ناژین ئێمە لەسەر زەوی ئەژین زەویش دابەش بۆ بەناوچەی جیاواز ئێمە لە خۆرهەڵاتی ناوەڕاستین خۆرهەڵاتی ناوەڕاست جگە لەو گێرمە و کێشە و تێکەڵقژانە سیاسیی بینی ئێمە و لایەنەکانی ترکە ئێمەیان ژێردەست کردووە میلەتانی سەردەست و ئەمانە جگە لەو تێکەڵقژانی کە لە بین لوبنان و ئیسرائیل هەیە سووریا و ئیسرائیل هەیە نازانم تورکیا و سووریا هەیە یەک
یەک چەتری گەورەتر هەیە لە عالەما کە وڵاتانی زلهێزی وەکو ڕووسیا وەکو ئەمریکا و کۆشەتی ئەوروپا و ئەمانە هەن کە ئەمانە کاریگەریان هەیە لەسەر وەزعی سیاسی خۆرهاڵاتی ناوەڕاست بۆ لەبەر مەسلحەتی خۆیان جا بۆیە ئەوەی جەناب دەڵێ من بڕوا ناکەم ئەوە ڕۆژێ ڕۆژان بێ بە ئەمری واقع مەگەر لە بەرژەوەندی وڵاتانی زلهێز بێت کە بە زۆر وەکو چۆن خۆ دەزانی ئەوە ساڵەوە پێش ئەم خاکە ئێمەیان کرد بە 4 پارچەوە لە بەرژەوەندیان بێ ئەم جارە بیکەن بە 5 پارچە و مۆزۆشترە ینی ئەوەی لە تۆ تێبگەم مانەوەی باشووری کوردستان بە یەک پارچەیی یعنی ئەگەر لە ڕووی شکلێکەشی بێت وەکو خۆت باسی لەوە دەکەی پەیوەندیدارە بە توانای وڵاتانی زلهێزی جیهان بە مەسلحەتی ئەوانیشەوە بە تەشید ئەوە دەبێت سەیریکە یعنی من با نمونەیەکی معاکسی بۆ بێنمەوە دابشکردنی خاچی پیرۆزی کوردستان بە 4 پارچە بە ئارەزوی من و تۆ نەبووە کە کوردی بە ئارەزوی ئەوان بووە یعنی ئەوە کارەساتەکە بەسەر ئێمە هاتووە بەڵام ئێستا لە مەسلحەتی ئەوانە کە ئێمە یەک بەیەکەوە بمێنینەوە خۆی سیاسەتیش ئەوەیە جوودبوونی بەرژەوەندەکان اینجا سیاسەتمەداری وریا ئەوەیە کە هەوڵ بە بەرژەوەندەکانی ئەم لەگەڵ زلهێزەکانە جوود بێ نەک دژی یەک بێ لەبەر ئەگە دژی یەک بێ ئەو کاتە محارەبە دروست دەبێت ئێمە بەم قووەتە متەواضعی خۆمان بۆ قووەتە زلهێزانە ناوێرین بۆیە زۆر پێویستە ئێمە بەرژەوەندەکانمان لە پاڵ یەک بنیانی بە یەک ئاڕاستە بڕۆن باشە چەندین سەدەیە کورتباچی ئەوە دەدات کە نیشتیمانە گەورەکەی کوردستانە دابەشی چەند پارچەیەک بووە ئێستا لە چەند پارچەیەکی کوردستان شەڕی پاراستنی ناسنامەیە ئێستا خەڵکێک دەڵێن بن کوردم بانگەشەی دابەشبوونی باشووری کوردستان دەکات کاگاری پێت وایە ئەمە خیانەتە یان سیاسەتە ئەی باشە کاک کامەران من جوابی ئەم پرسیاری جەنابە بە پرسیارێک گەیمەوە لە سەروبەندی ئەو ڕێڤراندۆمە سەرکەوتووەی کە ئێمە ئەنجاماننا لە 25 حوتی 2007 لە 25 ژینۆی 2007 یعنی ئەی باشە ئەی خیانەت نییە ئەگەر کوردێکە بێ لەسەر عرس دژایەتی ئەوە بکات کە پرسیارێکی منطقی لە خەڵکی کوردستان بکەی بڵێ کاکە تۆ خۆت بە خەڵکی کوردستان ئەزانیان نا یا خۆ بە عێراقی ئەزانی لە پاداشتی ئەوەیە هەر مەجموعەیەک بوون چوون 16 ئۆکتۆبەر ئەو وەزعیان بۆ دروستکردین کە نیوەی خاشی هەرێمی کوردستان جارێک تر چوە ژێر پۆستاڵی داگیرکەرەوە ئیجا خۆوە لەویش خراپترە کەس هەیە محکەمەی ئەوانە بکە لەسەرەوە کەوایە ینی مەسەلەکە لەوە گەورەترە ئێستا ینی ئەو کەسانی کە دەڵێن سەرکردن دەتوانن بڕیار لەسەر چارەنووسی کوردستان بدەن بەبێ ئەوەی دادگایش بکرێت بەڵێ وایە ئەوە 16 ئۆکتۆبەر کا بزانم هیچ کەس بزانە یەک محامی لە کوردستان هەبوو یەک هاوڵاتی کوردستان هەیە داوای قەید کردبێ لەسەر ئەو کەسانی کە 16 ئۆکتۆبەر خیانەتیان کرد یەک دانە نییە باش ئەی ملت لە چێوەی ئەو باشترین ڕێگە لە ڕێی بەرنامەکەی تۆ ئەوەیە کە ئەو پرسیارە بکەین یعنی لە خۆمان من تۆش خەڵکی هەرێمی کوردستانی ئەو پرسیارە لە خۆمان بکەین بۆچی یەک کەس مەلەفێکی لای داواکاری گشتی نەکردەوە بۆ ئەو مەبەستە. هەندێک جار لەولا جێبیستی ئەوە دەبین کە بانگەشە بۆ دوو ئیدارەیی دەکرێت ئێوە وەکو پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بەم بانگەشانە چی دەڵێن بەڕاست ئەمانە جددین یاخود ئەمە کارتێکی سیاسی ئێمە پێمان وایە و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش پێمان وایە ڕێکەوتن بەدیلی ڕێکەوتن لە یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها ڕێکەوتنە بۆیە ئێمە سوورین لەسەر ئەوەی کە ئەبێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ناکۆچی و ململانی سیاسیەکانمان لەسەر پرۆسەی حکومڕانی لە هەرێمی کوردستان یاخود بە دیوێکی درد با بڵێن تێڕوانینی جیاوازمان لەسەر شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەبێ وا بکەین ڕێک بکەوین لێکی نزیکەینەوە کەواتە ڕێکەوتن تاکە بژاردەیە لە بەردەم یەکێتی نیشتیمانی کوردستان بەدیلی ڕێکەوتن لەلای یەکێتی نیشتیمانی کوردستان هەر ڕێکەوتنە ئێمە باڵگەشمان بۆ ئەوە بەڵام هەندێک جار باسدەوە دەکرێت و بەرپرسانی یەکێتی هەندێکیان دەڵێن بژاردەی دیکە تاوتوێ دەکەین یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پێکهێنانی کابینەی تازای حکوومەتی هەرێمی کوردستان پێشتریش ڕایگەاندووە بڕوا و قەنەعەتی بە ڕێکەوتن نامێکی سیاسی هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوی ئەم ڕێکەوتن نامە سیاسیەوە ڕنگدانەوەی کاری هاو بەشمان هەبێ لە هەرێمی کوردستان و لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەت چارەسەرکردنی دۆخی کەرکووک و هەروەها لە بەغداشت یەک دەست و یەک هەڵوێز بین بۆ ئەوی توانین مافەکانمان زیاتر بەرجەستە بکەین و بەدەستیان بینین ئەگەر سازان دروست نەبوو ئایا پێت وایە مافی یەکێتی و پارتیە لێکترازان لە نێو هەرێمی کوردستان و باشووری
کوردستان دروست بکەن من پێم وایە نەخێر هێک لێ هەنەیەکێتی نیشتیمانی کوردستان نە پارتی دیموکراتی کوردستان حەقنی ئەم مافە بەخۆ بدەن بۆ ئەوەی لێکدرازان لە هەرێمی کوردستان دروست بکەن بۆی ئەگە بگەڕینەوە بۆی مژوو من پێم وایە لەم جارەی گفتوگۆکانیشدا یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیی بەشی ئەوەی تێدایە لە پێناوی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لە پێناوی یەکخستنی نێوماڵی کورد دەست لەسەر بنینەکانی خۆی دادێن بێگومان بەڵام ئەمەش بەتەنها بە یەکێتی نیشتیمانی کوردستان ناکرێت مەسئولیەتێکی تاریخی گەورەتر ئەکەوێتە سەر ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان و خودی کاک مەسعود چونکە مامزەلال ڕەوانشاد مامزەلال لە کای سیاسیەکەدا نەماوە ئەمە فەڕاقێکی گەورەی هەم لەسەر ئاستی عێراق هەم لەسەر ئاستی هەرێم دروست کردووە بۆ کورد بۆیە ئەرکە مێژوویەکە ئەکەوێتە سەر شانی کاک مەسعودیش بۆ ئەوەی زیاتر بێتە پێش بتوانێت مەکتەبی سیاسیەکێتی و پارتی بەیەکەوە کۆ بکاتەوە قەراری چارەسەرکردنی دۆخەکە بدەن بە نەزەری من حاڵەتێکی ئاساییە ئەگەر دەست لە سەبرینەکانمان دابنین واز لەکەن کۆمەڵێک بەرزەوەندی خواستی حیزبی بێنین و ئەبێ لەم ڕۆیشەوە پارتی زیاتر مرونەت بکە بێگومەنێشێتی نیشتیمانی کوردستانیش مرونەتی زۆری باش سەبارەت بەو بانگەشەی کە هەندێک جار لەلایەن سەرکردەکانی یەکێتیەوە دەخرێتە ڕوو بۆ مەسەلەی دوو ئیدارەیی ئەم بانگەشەیەکی جددی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود بە شێوک لە شێوەکانە کەسێک ئازادن بۆ خۆی ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ بڕیاری دوا کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆبوونەوە فراوانەکەی کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سلێمانی کرا و جەنابی کاکۆسەد قسەی تێدا کرد و حاکم قادر وتاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانی خوێندەوە بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەتکردنەوەی دوو ئیدارەیی بووە و یەکێتی سوور بۆ لەسەر گفتوگۆ و چارەسەرکردنی کێشەکانمان بە شێوازی گفتوگۆ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەڵام ئەمە نیهایەتی شتەکان نیە بەڵکو و گۆڵ تۆپەکە ئەتوانم بڵێم بەشێکی زۆری لە ساحەی پارتی دیموکراتی کوردستانە بکەم. باش لەسەر ئاستی مەکتەبی سیاسی پارتیویەکی چەند جارێکە کۆبنەوەکە دوا دەخەن پێ دوایە سبەی کە کۆبنەوەکی یەکلاکەرەوەی تەفاهمێکی باشی لێ بکەوێتەوە ئەمڕۆ کۆبوونەوەیە کراوە لە نێوان کاک مەسعود بەرزەنی و کاک کۆسرەت کە ئەم کۆبوونەوەی لوتکەیە و ئەم کۆبوونەیە من پێم وایە زەمینە ئەسازێنێ بۆ ئەوی کە کۆبوونەوەی بەیانی هەمردوو مەکتەبی سیاسی ئەکرێ ئێمە گەشتبینین پێمان متەفائیلین پێمان وایە بەیانی ئەوەی کە خەڵکی کوردستانەوەی ئەو خواستانەی خەڵکی کوردستانەوەی کە یەکێتی پارتی بگەنە ڕێکەوتن بۆ چارەسەرکردنی دۆخی سیاسی هەرێمی کوردستان بە ئومێدەوە چاڕوانی دەرەنجامی کۆبوونەوەی بەیانینەوە گەشتبینین ئینشاڵڵا گەینە ڕێکەوتن. پێ دوایە بۆچی هەندێک جار هەندێک کەس لە نێو حزبەکان ئیتر سیاسین یاخود سەرکردن باس یاخود بانگەشە بۆ دوو ئیدارەیی دەکەن بە بۆ چوونی من ئەو زۆرە کەسانە زیاتر دیارە بەرژەوەندیەکەیان وا دەخوازێ و یاخود سیاسەتێکەیە با بڵێن لە ناو عێراق بوو کە دژە کوردی بۆی دەنگ بێنی بەداخەوە لە ناو خەڵکی ئێمەش لە ناو هەندێک حیزبەکان ئەگە دژە پارتی هەبێ گوایە ڕەوازی بەرزەبێتەوە خەڵک زیاتر بە چاوێکی گەورە سەیدیەکە کە بە بۆچوونی من ئەو سەردەمەش بەسەر چوو خەڵک ئێستا نەختێک تێگەیشتووە لەوەی کە چی باشە بۆ بەرژەوەندی باڵای نێتەوەکەی ئێمە من مسۆگەرم بڕۆ لە هەڵەبجەیەک بپرسە لە خەڵکی سلێمانی پرسە لە خەڵکی خانەقین و کەرکووک و هەر شوێنێکی ئەو کوردستانە تاوەکو شنگال و زاخۆ و پرسی ئاەت و کوردستانێکی بەهێز لە پارچە پارچەکراوی و دەبێنیوە یان لە کوردستانێکی یەکگرت و ئێمە کە دەمانەوێ ئەو کوردستانە بەهێزە دروست بێ بە مسۆگەری لە دوو ئیدارەیی بەهێز نابێ لە دوو ئیداری ماڵی کوردستان ماڵی کورد وێران دەبێ بۆیە لە مزایدەی سیاسی من بەولاوە زیاتری نبینم ئەو جۆرە کەسانش ئەگەر لە من بپرسی ئەمانە سیاست بە میلەت دەکەن سیاست بۆ میلەت ناکەن شوێگە تو سیاست بۆ میلەت بکەی دەبی بێی باسی تەبایی بکەی باسی ئەوەی بکەی باری ئابووری چۆن بەهێز بێ سەقامگیری سیاسی و سەقامگیری کۆمەڵایەتی چۆن دروست بێ چۆن خەڵکی هەولێر سلێمانی خۆش بێ چۆن خەڵکی هەڵەبجە زاخۆیی خۆش بێ کە تو دەی دەیکەی دوو ئیدارە تو دیسان دەی ناو ماڵی کورد شەق دەکەی دووبەرەشی دەخەیە ناو ماڵی کورد بۆیە ئەو خەونە نایەتەتی من لەوە مسۆگەرم باشە ئەو خەونە نایەتەدی بەڵام لەگەڵ ئەوەشدا هەرچەندە کە زۆرینەی خەڵکی کوردستان دژی دابەشبوونی باشووری کوردستانە پێتان وانییە بەردەوامبوونی ئەو جۆرە بانگهێشتانە بۆ نێو ڕایگەشتی مەترسی دروست بکات بۆ ئایندە خۆی مەسەلێکی کوردەواری هەیە دەڵێ مردنی پێنیشاندا بۆ ئەوی بە تا ڕازی بێ ئەوان
دەیانێ ئەوە بە کورت و کرمازی دەیانەوێت کە دەڵێ دوو ئیدارەی مەقسەدیان پارتی دیموکراتی کوردستانە وەکو هەڕەشەیەک بەکاری دێنن بە ئەوی مەقسەبی زیێتریان بەدەستکەوێت کە بە مسۆگەری دوو ئیدارەکە دروست نابێ بەڵام بۆ ئەوەیە تو دیسان بە 21 کورسی خۆ چۆن بەراورد دەکەی بە 45 کورسی تۆ ئەوەندە وەزارەتە دەبێ منیش دەبێ ئەوەندە وەزارەتەم هەبێتن. زۆر باشە دکتۆر تۆ دەڵێ ئەمە خەونە مەسەلە دوو ئیدارەی دروست بێت لە کوردستان بەڵام دەمەوێت بپرسم بربەستەکان چین ئەگەر دوو ئیدارەی دروست نەبێت یاخود کوردستان دابەشی سەر دوو هەرێم نەبێت ئەو بربەستانە چین لە کاتێکدا ئێمە خاوەنی دەستوری هەرێمی کوردستان نین و دوژمنێکی یەکجار زۆریشمان هەیە وەکو ئێمە ئەگەر باسی دەستور بین بە پێی دەستوری عراقی هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە ئەگەر تو بتەوێ ئەو هەرێمە لا بدرێ بە ئیتفاقی سیاسی بە حیزبێک دو حیزب ناکرێ دەبێ دەستوری عراقی بڕیاری لێ بدا دەستورەکە بگۆڕێ ئەو مادەی بگۆڕێ مادەش بگۆڕی دەبێت دوو لە سەرسەی پارێزگاکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوە بن ئەو دەستورە نەمێنێ ئەو بڕگەی نەمێنێ لە دەستور هەرێم ببێتە دوو پارچە لە ڕووی دەستوریەوە بە هیچ شێوەیەک ناکرێت بربەسێک تریشەیە ئێمە دەزانین وڵاتانی دەوروبەر حەز لە بێهێزی خەڵکی کوردستان دەکەن حەز لە بێهێزی هەرێمی کوردستان دەکەن ئێمە حەزمان لێ ئەو هەرێمە بەهێز بێ ئەوان حەز دەکەن کوردستان پارچە پارچە بێ بەڵام خەڵکی کوردستان و حیزبە کوردستانیەکان نابێ بە دوای ئەو حەزە بکەوە دابەشبوونی کوردستان بە مەحاڵ دەبینی ئەمن بە مەحاڵ دەبینیم لە ڕووی اقتصادیشەوە بە مەحاڵی دەبینم کا کامران ئەوانەی کە زۆر باگەشەی دوو ئیدارەی دەکەن وەکو گوتم بە پەنجەکانی دەزەژمێرن دەبێ ئەوانە لە ڕازگۆ بن لەگەڵ میلەتەکەی خۆیان بزانن ئابووری کوردستان چۆنە و زۆربەی ئەو نەوتەی کە دەرە کوردستان دەردەهێنرێت لە شوێیە چوسی ئەو دەڵێ نەوتی کوردستان ئەگەر خۆی بە تەمای کەرکوو کردی بێ باشەکە ئەسڵەن کەرکوو لە بەردەستی خۆی بۆ بە ڕادستی عەرەبی کرد وە بە ئاسانی تەسلیمی ئەوی ناکاتەوە کەواتە ئەو نەوتەی کە لە کوردستانە ئێستا کە دەردەهێنرێ و 450,000 ئێمە دەینێرینێ دەرەوە نزیکەی 170 لە هەولێر و لە دهۆکە کەواتە لە ڕووی ئابووریەوە تو چۆن هەرێمێک ڕادەگەێنی نیوەی کوردستان بەخێو دەکەی ئەکتو بازی غاز دەکەی غاز شەریکاتە چۆن لەگەڵ ئەو شەریکانە تەعامل دەکەی ئەو غازێ دەردەینی لە چێوە دەینێریە لە مستەقبل دەینێرە ئەوروپا هەدەبی بێرەوە دابڕوە واگە دەڵێم غاز هەموو لە بەردەستی بنا ئەوتە لە بنەبا و لە بن سیای سەفین بە قەدەر چەمچەماڵ غازی تایە بۆیە تو دەبێ ئەو سەرچاوانە هەمووی بکەیە یەک ئەو ئابووریە بەهێزکەی نەک دابەشی بکەیت نەک لە پێناوی چەند کەسێک لە پێناوی حەزی خۆیان سەری ملەتێک بێ قڕەوە بۆیە لە ڕووی داراییەوە بۆیان ناچێتە سەر لە ڕووی سیاسەتی دەرەوە بە مسۆگەری لە بەرژەوەندی ئەو کەسانە نییە کە باگەشی بۆ دەکەن و لە ڕووی دەستوریەوە ئەو مافەیان نییە یەکەم جار دەبی دەستورەکەی عراق بگۆڕی و دوو لە سەرسەی خەڵکی کوردستان بڵێ من لەگەڵ دوو ئیدارەییم ئەو بەندانەی دەستور هەڵبژێتەوە کە ئەویش تقریبا مستەحیلە. لەم بەدووادا چوونا بۆمان دەردەکەوێت هەرێمی کوردستان کە بەشێکە لە دەوڵەتی عێراق چ لە ڕووی یاسایی چ لە ڕووی ئابووری چ لەسەر ئاستی ملیەوەش گونجاو نییە بۆ ئەوەی بەسەر دوو هەرێمی سربەخۆ دابەش ببێت بەڕای زۆرینەی خەڵکی کوردستانیش ئەو کەسانەی کە بانگەشە بۆ دابەشبوونی باشووری کوردستان دەکەن بەدەر لەوەی خزمەت بە بەرژەوەندی تایبەتی خۆیان دەکەن هاوکات دژی بەرژەوەندی گشتی باڵای خەڵکی کوردستانیش سیاست دەکەن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستپێن.